سڵاوتان لێبێ مامۆستان و قوتابیانی خۆشەویست بەخێر هاتنتانەکەین بۆ پێشبڕکێی زانستی لە پەیمانگای مات بۆ کۆتا ئەڵقەی پێشبڕکێکەمان داوا لە بەڕێوەبەری قوتابخانە مامۆستا بێنەرڤانەکەین با بفەرمێ بێتە ژوورەوە بە چەپڵە پێشوازی لێ بکەن. بەخێر بێ مامۆستا جان. بەخێر بێ مامۆستا جان. خاطر فضيلة المرحبان مارتين فرصة يعني لذلك الناس داربان زوج الترفيهي والمفيد تسعة وجبين زبارة وخير قوتابی آریان سلێمان ئافسەر لێ بۆ دیاریکەی قوتابی محمود مهند ئافسەر لێ بۆ دیاریکەی قوتابی محەممەد نەوزاد پیرۆزبایی لێ دەکەی پیرۆزبایی لە پێکۆکتەرەکەی ئێستاش قوتابی محەممەد پشتیوان با فەرمێ بۆ دیاریکەی قوتابی عەبدوڵڵا فەتاح با فەرمێ قوتابی عەبدوڵڕەحمان فەقیح با فەرمێ پیرۆزبایی لە براوانی ئەو ڕۆدەکەین جگە لەو دیفتە کە لێرە ئامادەیە ئەمە ڤیزەکارتش تایبەت لۆ هەر سار قوتابی براوە دیاری FIB-ە ڤیزەکارتی ئایسک ئەگەر مامۆستا ئیزن بدا دیاریەکان دابەت بکەین.